وأول عملية بالعراق يشيل كلى اثنين. ئیشەکان وەکو ئەو بڕاکە پلانمان بۆ داناوە کاری لابردنی هەردوو گورچیلەکەی لە یەک کاتا بۆ بکەین. تا ئێستا بینیوتە کەسێک هەبێ بەبێ گورچیلەکانی بژی؟ بەڵێ هەیە. دوایەوەی نەخۆشیێک لە شاری کەرکووکە دێتە تاوەری تەندروستی سمارت پشکنینی بۆ ئەکەن و بۆیان دەرەکەوێ پێویستی بە لابردنی هەردوو گورچیلەی هەیە کە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر ڕەوا حەمەغەریبەوە بڕیاری نەشتەرگەری بۆ درێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵتانین بۆەوەی چیرۆکی ئەم نەخۆشەتان بۆ باس بکەین هەر لە کاتی نەشتەرگەری و دوای نەشتەرگەری و دواتر بزانین ئەنجامی نەشتەرگەریەکەی گەیشتووە بەچی. لەگەڵمانە بن تا کۆتایی و بینەر بن. لەم هۆڵی نەشتەرگەریەدا بڕیار وایە کەمێکی تر لە نەشتەرگەریەکی دەگمەن و جیاوازدا نەشتەرگەری بۆ ئافرەتێک بکرێ بۆ گورچیلەکانی لەلایەن زۆر بەڕێز دکتۆر ڕەوا حەمەغەریب پزیشکی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ کە هەڵدەستن بەلابردنی هەردوو گورچیلەی نەخۆشەکە. زانیاری زیاتر لەم کەیسە دەگمەنە لە زاری بەڕێز دکتۆرەوە وەردەگرین بۆی بزانین ئەم نەخۆشە بۆچی بڕیار دراوە گورچیلەکانی لابرێ و بۆچی پێویستی بەم جۆرە نەشتەرگەریە. دکتۆریان سڵاو لێبێ. سپاس دەکەین. ئەم حاڵەتەی کە ئێستا لە تاوەری تەندروستی سمارتە هەیە حاڵەتێکی زۆر دەگمەنە لە جیهانە. توانێ بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەیسی بەم شێوازەمان زۆر کەمە. بۆچی بڕیارتاندا و چی شتێک وایە لە ئێوە کرد بڕیار بدەن ئەم نەشتەرگەریە بۆ ئەم نەخۆشە ئەنجام بدەن؟ بەڵێ ئەم خاتونێکی تەمەن 64 ساڵ ماوەی چەند ساڵێکە بەهۆی سستی گورچیلەکانیەوە کاری شوشتنەوەی گورچیلەی بۆ ئەنجامەدرێت. لەم فترەی پێش و سەردانی کردین بەبوونی ئازاری ناوسک بێتاقەتی ماسوولکە ئێشە پشکنینەکان وەسۆنەر وای پیشاندا کە دوو گورچیلە سستەکەی چەند کیسێکی لەسرە لە هەردوو لادا لە گورچیلەکانی هەندێک لە کیسەکان گومانی ئەوە ئەکرێ گرێی شێرپەنجەیی بن. ئەوە بوو پاش ئەنجامدانی سۆنەر کاری تیشکی سیتیسکانمان بۆ ئەنجامدا بەڵێ هەردوو گورچیلەکەی دوو گرێی لەسرە واتە گورچیلەی ڕاست بە گورچیلەی چەپ کە سیستم و کار ناکەن گۆڕاون بۆ گرێی گومانی گرێی شێرپەنجەیی. هەڵبەتە بیرمان نەچێ ئەوانەی کە بۆ فترەیەک بۆ ماوەی ساڵێک یان چەند ساڵێک کاری شوشتنەوەی گورچیلیان بۆ ئەنجامەدرێت گورچی لە سیستەکەیان بۆی هەیە کیس دروستکە و لە هەندی حاڵەتی زۆر تەگمەنە ئەکرێ ئەم کیسانە ببن بە گرێی شێرپەنجەیی. ئەم بەڕێزە لەسەر هەردوو گورچیلەکەی ئەگەری بوونی گرێی شێرپەنجەیی هەیە بۆیە بڕیارمان داوە کاری لابردنی هەردوو گورچیلەکەی بۆ ئەنجام بدەین. دکتۆریان ئەو نەشتەرگەری کە ئێوە بڕیارتان داوە بە چ شێوازێک بۆی ئەنجامەدەن و ئەو تایبەتمەندیانی کە لەم نەشتەرگەریە هەیە و پێشووتر نەکراوە چییە؟ هەڵبەتە ئێمە دوای گفتوگۆیەکی زۆر لەگەڵ ئەم بەڕێزە خۆی لەگەڵ کەس و کارەکەی بڕیارماندا سەرەتا کاری لابردنی ئەو گورچیلەی بۆ ئەنجام دەین کە گرێکەی گەورەیە و هەوڵ ئەدەین ئینشاءالله بەر لە ڕێگەی ئامێری لاپرۆسکۆپ و چەمکونێکی بچووکەوە بۆی ئەنجام بدەین. بڕیار وایە ئەگەر خی گەورە ئاسانی کرد توانیمان لە فترەیەکی کاتێکی کەمە چونکە کاتەکەش زۆر گرنگە بۆ ئەم بەڕێزە توانیمان گورچیلەکەی لە ئەو گورچیلی لا بەرین کە گرێ گەورەکەی لەسرە و دۆخی تەندروستی لە ناو نەشتەرگەری ڕێگەی پێداین گورچیلەکەی تریشی بۆ لا ئەبین ئینشاءالله. ئەوەی کەەوە ئەکات دەگمەنی ئەم حاڵەتە ئەوەیە کە ئێمە گەڕانێکی زۆرمان کردووە بە سەرچاوە زانستیەکان بە کتێبخانە زانستیەکان بۆ بوونی ئەم حاڵەتە. بەڵێ ئەم حاڵەتە هەیە نەخۆش هەبووە کاری لابردنی هەردوو گورچیلەکەی بۆ ئەنجام درا بەڵام پێش ئەوی کە زەرعی گورچیلەکەی بۆ بکرێت. ئەو حاڵەتانەی کە کیسی بۆ ماوەی گەورە ساڵانیان هەیە هەردوو گورچیلەکانیان زۆر گەورە بن پێش چاندنی گورچیلە وا پێویستەکە گورچیلەکانیان بۆ لا ببرێن. ئەوەی کە ئەم جیا ئەکاتەوە لە حاڵەتەکانی تر ئەوەیە کە بوونی ئەگەری شێرپەنجە لە ئارادایە ئەمەوەمان لێ کاکە هەردوو گورچیلەکەی بۆ لابەری. دکتۆر ئەوەندەی زانیاریم هەبێ یەکێک لە تایبەتمەندیەکان و یەکێک لە جیاوازەکانی ئەم نەشتەرگەریە کە بڕیار وایە بۆی ئەنجام درێ بە نازورە کە ئەمە شتێکی زۆر دەگمەنە و زۆر جیاوازە لەوانەیە بڵێم لە وڵاتانی چواردەوری ئەمەش نەشتەرگەرێکی بەم شێوازە یا نەکرابێ یا دەگمەن بێ ئەگەر تۆ زانیاری زیاترمان پێ بدەیت لەسەر ئەوەی کە جیاوازی ئەم حاڵەتە جیا ئەکاتەوە ئێمە بڕیار وایە ئەگەر ئیشەکان وەکو ئەو بڕاکە پلانمان بۆ داناوە کاری لابردنی هەردوو گورچیلەکەی لە یەک کاتا بۆ بکەین. کاری لابردنی گورچیلە بە ئامێری ناوسکبین بە لاپرۆسکۆپ ناڵین کارێکی زۆر گەورەیە ئەوەی کە گەورەی ئەکا لابردنی هەردوو گورچیلەکەی لە یەک کاتا بۆ ئەمەمان کرد.
ئەم بەڕێزە خۆی لە کاری شتنی گوچیلەی بۆ ئەنجامە درێت نەخۆشی دڵی هەیە نامانەوێت دوو جار بیهێنینەوە و بەنجی بکەینەوە بۆ واتایەکێکتر لە ئەگەرەکان ئەوەیە ئێمە سەرەتا لایەکی بۆ لابەرین فترەیەکی پێ بدەین پشوویەک بدات پاشان لاکەیتری بۆ بکەین ئێمە ئەمانەوێت هەردوو نەشتەرگەریەکەین بکەین بە یەک جار هەڵبەتە ئەگەر کاتەکە زۆرمان پێ نەچێ دۆخی تەندروستی ڕێگەمان پێدا پێشتر چەند حاڵەتێک کە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە لە جیهان هاتووەمار کراوە بۆ نمونە لە ئەمریکا لە هەندستان ئەم جۆرە لە نەشتەرگەری ئەنجام درراوە بەڵام ئەوەندەی ئێمە بینیومانە لە وڵاتانی دەوروبەر لە عێراق لە کوردستان بە وڵاتانی دراوسێش ئەمە یەکەم جارە ئەنجام بدرێت هەڵبەتە شتێک ئەبێ بڵێن ڕەنگە ئەنجام درابێت بەڵام تۆمار نەکراوە بەهۆی ئەوەی کە تۆمار نەکراوە ئێمە ئەتوانین بڵین نەکراوە ئەگەرنا ڕەنگە لە شوێنێکی تر ئەنجام درابێت بە هەمان شێوە بەڵام کە تۆمار نەکرا کە لە ڕۆژنامەکان یاخود لە کۆنگرێسەکان پێشکەش نەکرا ئەو کاتان ئێمە ئەتوانین بڵین کە ئەنجام نەدراوە. سپاس دەکەین دکتۆر لە کاتمانگردی خوای گەورە کارتان ئاساکە و ئینشاڵڵا نەشتەرگەرێکی سەرکەوتووە بێ. سپاس دەکەین بەڕێز. وەکو باسبان کرد لەم هۆڵی نەشتەرگەریەدا حاڵەتێکی زۆر جیاواز و دەگمەنی نەشتەرگەری کە بە نازور لە یەک کادا هەردوو گورچیلەی نەخۆشەکە لابرێ لەلایەن پزیشک و پسپۆڕی لێهاتووی تاوەری تەندروستی سمارت دکتۆر ڕەواح مەغەریب ئەنجامەدرێت بۆم نەخۆشە بەڕێزە. ئێستا ئەمانەوێت لە زاری بەڕێزیانەوە کە نزیکەی 2 کاتژمێر و نیوە لە ژووری نەشتەرگەرین زانیاری زیاترمان پێ بدات. سپاس بەخواوا دیارە نەشتەرگەرەکە تەواو بوو دکتۆر گیانماندوو نەبیت. زۆر سپاس هەربژی. دۆخی نەخۆشەکەمان چۆنە نەشتەرگەرەکە چۆن تێپەڕی؟ وەکو ئەوەی کە پلانمان بۆدا نابوو سەرەتا وتمان بەو لایە دەست پێکەین کە گرێکەی لە لاکەی تری گەورەترە سپاس بەخوا لە فترەیەکی ئەوەیە کە ڕێگەمان بدات لاکەی تریشی بۆ ئەنجام بدەین توانرا هەردوو لای گورچیلەی بە ئامێری ناوسبین لە ڕێگەی چەند کونێکەوە هەردوو گورچیلەکەی بۆ لا ببرێت لە ئێستادا سپاس بەخواوە چاوەڕێین بەخەبەر بێتەوە باری تەندروستی جێگیرە وا پێویستە کات بۆ چەند کاژێرێک یاخود چەند ڕۆژێک لە ژێر چاودێری بمێنێتەوە بۆ هیوای تەندروستی نەخۆشەکەمان جێگیر بێت و وەکو نەشتەرگەرەکە وتمان سپاس بەخوا ئەتوانین تا ئێستا بڵێن سەرکەوتوو بووە با پێشکاتیش نەکەین زانین لەوە دواتری ڕۆدات. سپاس بەخوا دکتۆر نەخۆشێکی بەم شێوازەوە نەشتەرگەرێکی بەم جۆرە بێگومان پێویستی بە چاودێریەکی چڕ و باشێ. ئێوە پلانتان چییە و ئەتانەوێت چۆن چاودێریم نەخۆشەکە؟ ئێمە بە وەکو تیمێک کارمان لەسەر ئەم بەڕێزە کرد پسپۆڕی هەناوی گورچیلە و شوشتنەوەی گورچیلە لەگەڵمانە لەسەر خەتە پێش ئەوەی کاری نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بدەین بە 12 کاتژمێر چەند سەعاتێک کاری شوشتنی گورچیلەوەی بۆ ئەنجام درا و پاش نەشتەرگەریەکەش ئەو پشکنینانی پێویستە بۆی ئەنجامە درێتەوە و ڕەنگەوا پێویست کات چەند کاژێرێکی تر بخێنەوە ژێر ئامێری شوشتنەوەی گورچیلە بۆ ئەوەی کە ئەو تەسیری ئەو دەرمانانی کە بۆ بێهۆشکاری بۆی کراوە لەسەری نەمێنێت وەک گوتم لە سەرەتادا وا پێویستە کات لە ژێر چاودێری چڕ بمێنێتەوە بۆ هیوای تەندروستی جێگیر بن ئینشاءڵڵا ئێمەش بۆ هیوای سپاس دەکەین دکتۆر ئینشاءڵڵا لە کاتێکی دیکە دێنەوە خزمەتت بۆ ئەوەی دیسان پرسیار بکەین لە بارودۆخی ئەم نەخۆشە بزانین دوای تێپەڕبوونی چەند مانگێک و ئەو پلانە و ئیش و کارێکی ئێوە بۆتان داناوە لەو مودەتەدا بزانین چۆن تێپەڕیوە و حاڵەتی نەخۆشەکە گەیشتۆ بچی. سپاس دەکەین ڕێزی سپاس. إن شاء الله بعد ما يرجع بإذن الله تعالى. ندعيكم من قلب وجدان إن شاء الله أنتم والأطباء. المستشفى سمارت البس اليمانية. ومستشفى سمارت البس اليمانية هو والأطباء مالته والكادرين أشكرهم وممنونة وما قصروا وياي. أشكر دكتور رواء. فوجهنا قال لنا تروحون لدكتور رواء. دكتور رواء بس اليمانية مستشفى سمارت. مستشفى سمارت بس اليمانية. وأنصح كل واحد عنده مريض وبالكلى يروح عليه لأنه خوش دكتور. فراجعناه احنا رحنا اليمه وراجعناه فترة يعني مستمرة إلى أن شخص المرض عندها الوجع على بطنها قال لازم أشيل الكلى 2. أشيل الكلى 2 بآن واحد بعملية واحدة. العملية كانت ناظور مو فتح بطن وأول عملية بالعراق يشيل كلى 2.
دەمانگ تێپەڕی و چیرۆکەکەی ئێمە بەردەوامی هەیە. ئەو نەخۆشەی کە لە شاری کەرکووکەوە هاتە تاوەری تەندروستی سمارت. دوایەوەی لێرە بڕیاردرا پێویستی بە لابردنی ڕیشەی گورچیلەکانی هەبوو لەلایەن زۆر بەڕێز دکتۆر ڕەوا حەمەغەریب ئەم نیشتەرگەریەی بۆ ئەنجامدرا. ئێستا دەمانگ تێپەڕیوە، ئەمانەوێ بزانین بارودۆخی نەخۆشەکە چۆنە لە زاری دکتۆر ڕەواوە. دکتۆریان سڵاو لێوێ. سڵاو بەخێر بێنە. سوپاس دەکەین. هاتوونێتەوە خزمەتت بۆ ئەوەی بزانین دۆخی و نەخۆشەی کە دەمانگ پێش ئێستا نیشتەرگەریت بۆ ئەنجامدا چۆنە و ئایا ئێستا باشە و لە ژیان داماوە؟ هەتەوەی سپاس بۆخوا بەڵێ لە ژیان داماوە الحەمدوللا. پێم وابێ لێدوانی بۆ جەنابیشتانداوە سپاس بۆخوا ئێستا تەندروستی جێگیرە. هەفتانە چەند جارێک کاری شوشتنەوەی گورچیلەی بۆ ئەنجامەدرێت و سپاس بەخوا تەندروستی جێگیرە. سپاس بۆخوا. دکتۆر لای خەڵکی پرسیارە و لای ئێمەش لەوانەیە ئەم پرسیارە هەبێ چۆن نەخۆشێک ئەتوانێت بەبێ گورچیلەکانی بژی؟ بەڵێ ئەم بەڕێزە هەر لە بنەڕەتدا ئەو گورچیلانی کە هەیبوو سست بوو، ینی بە دەرەجەیەکی زۆر کاری نەئەکرد، هەر هەفتانە کاری شوشتنەوەی گورچیلەی بۆ ئەنجامەدرا. وەکو کاری نەئەکرد هێندەی نەمابوو مەترسی لەسەر ژیانی دروستکە، لەبەرەوەی هەردوو لای گورچیلەکەی بە پێی ئەو وێنەتیشیانە گرەی شێرپەنجەیی لەسەر دروست بوو. لەبەر ئەوە ئێمە هەردوو گورچیلەکەمان بۆ لابردنی ڕیشەیی ئێستا هەفتانە چەند جارێک چەند کاتژمێرێک کاری شوشتنەوەی گورچیلە یاخود لەژێر گورچیلەی دەستکردا ئەو مادە زیان بەخشانەی خوێنی پاکەکرێتەوە. ئەگەر لێم بپرسی لە پلانمان هەیە چی بۆ ئەم بەڕێزە بکەین، پلانەکە ئەوەیە چاوەڕێیەکەین تاکو ساڵێک بەلای کەمەوە بەسەر نەشتەرگەریەکە تێپەڕە بێت. ئەگەر هیچ نیشانەیەکی هەڵدانەوەی گرێ شێرپەنجەیەکان لە جەستەیە دووبارە نەبەوە، ئەو کاتە بەڕاوێژ لەگەڵ ئەو پسپۆرە بەڕێزەی پسپۆری هەناوی گورچیلە کە کاری ڕێخستنی شوشتنەوەی گورچیلەی بۆ ئەنجامەدا، ئەگەر وەزعی عامی ڕێگەمان بدا لەگەڵ تیمی چاندنی گورچیلە چاندنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت، ئەگەر بەخشەری دەستکەوێ ئەو کاتە لە کاری شوشتنەوەی گورچیلەش نەجاتی ئەبێت، ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی ژیانی وەکو هەر کەسێکی تر ئاساییە بێتەوە ئینشاءڵڵا. سپاس بەخوا دکتۆر، وەکو هەموو دکتۆرانی کە لە جیهانە ناوبانگێکی باشیانەیە، سپاس بەخوا ئێمە شانازیەکەین بە بەڕێستەوە کە لە تاوەری تەندروستی سمارت هەستاوی بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی بەم شێوازە کە بە نازۆر و بە کاتێکی زۆر کەم هەردوو گورچیلەی نەخۆشەکە لە ماوەیەکی زۆر کەمە لابراوە. باسکردنی کاتەکە بۆ ئەوە نییە ئێمە پێشبڕکێ بکەی لەناو نەشتەرگەریە، بەڵام کاتێککە بە کاتێکی کەمتر نەشتەرگەرێکی بەم شێوازە ئەنجام بدرا واتە مزاعفاتی سەر نەخۆشیەکەش کەمترە بێتەوە. سپاس بەخوا. ئایا ئەوە بڕیارتان داوە کە ئەمە وەکو نەشتەرگەریەکی دەگمەن لە جیهانە و لەم چواردەوری خۆمانە کە ئەنجام درراوە بەم شێوازی کە باسمان کرد بڵاوی بکەنەوە لە دەرەوەی کوردستان و لە وڵاتانی دیکە؟ بەڵێ دەست خۆش، زۆر سپاس. ئێمە وەک باسم کرد لەسەر ئاستی پلانی کەسی بۆ ئەم کەسە بەڕێزە پلانمان ئەوەیە ئەگەر تەندروستی بە شێوەیەکی گشتی ڕێگە بدا لە داهاتووە کاری چاندنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت. لەسەر ئاستی زانستی کارمان لەسەر بابەتی ئەم بەڕێزە کردووە، وەکو پێشتریش ئاماژەمان پێدا ئەم حاڵەتانەی ئەم بەڕێزە لە جیهانە ئەوەی کە تۆمار کراوە لە پەنجەکانی دەستی پەڕناکە. لەبەرەوە ئێمە کەیسەکەیمان حازر کردووە لە داهاتوێکی نزیکە پشتیوان بەخوا بڕیار وایە لە یەکێک لە کۆنگرە نێودەوڵەتیەکان ئەزمموی خۆمان هاوبەشی پێ بکەین لەگەڵ هاوپیشەکانمان لە جیهان و لە کۆتاجاریشە لە یەکێک لە جۆرناڵ یاخود لە گۆڤارە زانستیە ئاست بەرزە باوەڕپێکراوەکانە ئەم کەیسەی بڵاو بکەینەوە تاکو هاوبەشەکانمان هاوپیشەکانمان لە هەر شوێنێک لەم دنیاە بتوانن سوود لە ئەزمموی ئێمە وەربگرن وەکو ئێمەش سوود لە ئەزمموی هاوپیشەکانمان وەرئەگرین بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە دەگمەنانە لە داهاتوودا. وەکو کۆتا پرسیار دکتۆر، ئەمەوێ بزانم ڕۆڵی ئەم پێشکەوتنە زانستیانە بۆ خزمەتکردنی نەخۆشەکان کە ئێستا لە کوردستانە گەیشتۆ ڕادەیەکی زۆر باش، سپاس بۆخوا، تۆ چۆنی ئەبینی و بە شێوازێک پێت وایە کە ئەم مامەڵەی ئێوە کردوتانە لەگەڵ ئەم نەخۆشەوە پێویستی بە خزمەتی زیاترە بە پێشکەوتنی زیاترە لە کوردستان بۆ ئەوەی خەڵکی پێویست نەکا بڕاتە دەرەوەی وڵات لە ناوخۆی کوردستانە چارەسەر وەرگری؟ ئێمە پێش ئەوەی کە پلانی چارەسەر بۆ ئەم بەڕێزە دابنین گەڕاینەوە بۆ دووتوێی بڵاوکراوەکان بۆ ئەو سەرچاوانی کە ئێمە سوودیان لێ بینین بە سوودوەرگرتن لە ئەزمموی هاوپیشەکانمان لە پێشتر سوپاس بەخوا توانیمان ئەم کارە کە لە کارێکی گەورە بوو بۆمان ئەنجامدا
ئەمە ئەومان پێڵێ کە سوپاس بۆخوا ئەوەی کە لە سنتەرە پێشکەوتوەکانی جیهان بۆ نەخۆشەکانی ئەو شوێنانە ئەنجامەدرێ ئێمە سوپاس بۆخوا توانیومانە وەکو کە جەنابەت ئاماژەت پێدا پێشکەوتنەکان کە ئامێری لاپرۆسکۆپە توانیمانە بە ئامێری لاپرۆسکۆپ بە چەند برینێکی بچووک دوو گورچیلە کە گرەی لەسرە بۆ بەڕێزێک لابەرین ئێستا ئەگەر تەماشای بکەی لە هەموو ناوسکیا لە چەند کونێکی بچووک زیاتر هیچ ئاسەوارێکی نەشتەرگەری بەدی ناکەی کە ئەمەش ئەتوانین بڵێن خۆشبەختانە پێشکەوتنێکی بەرچاوە لە ڕووی زانستی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لە ئەم هەرێمەی خۆمانە کەوا ئەکات کەمترین جار پێویست بکات نەخۆشە بەڕێزەکانی ئێمە بۆ چارەسەر بچنە دەرەوە وڵات. زۆر سپاس دەکەین دکتۆر گیانەش ساغ بێ و ماندوو نەبی ئینشاءڵڵا تەمەنت پڕ خێر و بەرەکەت بێ و بمێنی بۆمان. هەر بژین بەخێراتن سەرچاو. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەوا حەمەغەریب بووی، پزیشکی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لە تاوەری تەندروستی سمارت. ومێدی لەشساغی و تەندروستی و سەلامەتی بۆ هەمووتان نەخوازین، بەڵام هەر کاتێک پێویستان بە باشترین پزیشکەکانی کوردستان بوو دەتوانن تاوەری تەندروستی سمارت هەڵبژێرن. سمارت وەرچەرخانە